سڵاو لە چەند ڕۆژی ڕابردووە بەشێکی زۆری هاوڵاتیانی باشووری کوردستان کەوتنە دۆڕیانێکەوە. بەشێک لە خەڵک پێی وا بوو کە ئەو یاسایی کە پەرلەمان بڕیار بوو هەمواری بکات و جێبەجێ بکە کبکردنی ڕای ئازاد و کبکردنی ئازادی ڕادەربڕین بوو. بەڵام بەشێکی تر پێی وا بوو کە ئەوە یاسایەکی گرنگە و ئەکرێ ورتر مامەڵی لەگەڵا بکرێ ورتر هەموار بکرێ. بە نمونەی ئەوەی من لێرەوە پرسم ئایا کاتێک کە بە کۆمنتێک پەیجێک یان کەسێکی دیاریکراو تەشهیر بە کەرامەتی منەکات هەر کۆمنتێکەوە بڕێتەوە یان کاریگەری چەند ساڵەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەسەر ئێمە بێت. لە بەرنامەکە زۆر بە وردی کۆمەڵێک کەیسی زیندوو کۆمەڵێ قوربانی زیندوو باسەکەین بەپێی تەجروبەی میوانەکان. قسەکە ئەوەیە بەداخەوە لە کوردستانە بۆتە کللتور کاتێک من سیاسەکەم بەدڵ نییە، پێشکەشکارێکم بەدڵ نییە، هونەرمەندێکم بەدڵ نییە، نووسەرێکم بەدڵ نییە، ڕووناکبیرێکم بەدڵ نییە، ڕەخنە ناگرم لە خودی پیشەکەی بەداخەوە بە خوشک و دایکی و ئاژدا و ئاباویە بە جنێو ئێمە خوارم. ئایا ئەمە ئازادیە؟ ئەگەر قەرار بێ ئەمە ئازادی بێ بە چی یاسایەک ڕێ لەمە بکرین؟ بە خۆشحاڵیەوە بە میواناری مەجید ساڵح ڕۆژنامەنووس و نووسەر و هەروەها یەک لەو بەڕێزانی کە ڕژنووسی ئەم یاسایە جەنابتان هەموارتان کردووە و پێشکەشی پەرلەمانتان کردووە بە کورتەکەی ئێوە گۆمەکەتان بەم شێوەیە شلاقان، بەڵام خۆتان وەک پێش بەرنامەکە دانیشتین باستان کرد ئێوە ئەمەتان نەوتووە کە گوزەرە لە بەرنامەکە باسیەکەین. خۆشحاڵ بووم بە ئامادەبوون. زۆر سپاس. دکتۆرە نەزاکەت مامۆستای زانکۆ و سکرتێری لیژنەی داکۆچی لە ڕۆژنامەنووسان جەنابی شێ بەخێر بێ عەزیەتە کێشا قسە و باسی باشمان بۆ بکە و باور دەستخینە ناو ئەم برینەوە. و هەروەها یاسین ئافتاو پسپۆری کۆمەڵناسی زۆر خۆشحاڵ بووم کە ئامادە بووی لە بەرنامەکەمە هەموو کۆ ڕابردووە ڕۆژنامەوانیەت چکە بەڕاستی من هەم چێژم لە بەرنامەکان تەبینی هەم سوودیشم لێبینی. هیوادارم لە وێزگەیەکی تریکاری میدیایە خزمەتمان کرد. زۆر سپاس بەخێر. و هەروەها زۆر بەڕێز کاک هاوڕێ دڵشاد کە وەکو شارەزایەکی بواری ئەلکترۆنی و سۆشیال میدیا بەشدارە لەگەڵمانە بە پرسیارێک جەنابی عەزیەتە کێشا لە شاری هەولێرەوە. دواتر لێتە پرسم کاتێک کە کەسێک بە ئەکاونتێکی ساختە بە ناوێکی خوازراوە جنێو بەمنەیات ئایا چۆنی ئەدۆزرێتەوە. جەنابی شێ بەخێر بێ. دووبارە بەخێر بێ. زۆر سپاس. ئەمەی کە گوزەرە ئێوە واتان نووسی بوو بۆ پەرلەمان؟ کاک دەرون با سەرەتا لەسەر ئەو کێشە گەورەی کە لە ناو کۆمەڵگاکەمانە هەیەش کێشەی یاسا و جێبەجێ نەکردنی یاسا و یاسا و جێبەجێکردنی بەسەر هەندێک خەڵکی ترە باشە بکەین. باش ئێمە لە بواری ڕۆژنامەوانیە کەمترین یاسامان هەیە، ئەنی هەر لە بواری ڕۆشنبیریە تا ئێستا ئەمە سێ یاسامان هەیە. بواری کولتور مع العلم لە وڵاتانی ترە بە سەدان یاسا هەیە. باش یەکێ لەو نوقسانە گەورانەی کە هەمانە یاسای ڕۆژنامەوانیە کە نیمانە. یاسایەکمانەیە یاسای ڕۆژنامە نووسی نووسراو لە کاتێکە کەیسەکانی ڕۆژنامە نووسانی ئەلکترۆنی یا ئەو ڕۆژنامە نووسانی تر لە بوارەکانی ترە ئیشەکەن کاچێتە بەر دادوەر هیچ یاسایەکی تری لەبەردەستان نییە بۆ حکومدانی، ناچار بە دوو یاسا هەیە کە پەناباتە بە دوو یاسا کە یاسای عقوباتی عێراقیە سزای زۆر قورسی هەیە و یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانە کە ئەساسن بۆ ڕۆژنامە نووسی بەکار نەهێنراوە. بەڵام دادوەر ناچارە لەبەرەوەی ئەم کەیسەی هاتووەتە بەردەستی ئامێری ئەلکترۆنی بەکار هاتووە لە بەرامبەری لە ناویە بەم یاسای حکومیدا. لە هەردوو یاساکە زۆر قورسە سزاکان بۆ ئەو کەسەی کە تەشیری کردووە کەیسەکەی هێناوەتە دادگا. بۆیە لە یاسای ڕۆژنامەوانیشە ئێمە بینین
ڕۆژنامەنووس کاراسانی بۆ کراوە سژنیتیان نیە زیندانیتیان نیە یاسای ڕۆژنامەوانی 35 بەڵام ئەو کەسانە ناگرێتەوە کە ئامێر ئەلکترۆنیەکان بەکارێنن بۆ ئیشی ڕۆژنامەوانی لە پەرلەمانی کوردستانە داوا کرا کە یاسایەکی تایبەت بە ئەو سایت و پێگە ئەلکترۆنیانەی کە هەیە نەک سۆسیال میدیا بیدایەت داوا لە ئێمەکراوە کراوە من و کاک تارق جەوهەر هاتین یاسایەکمەدانا بۆ ڕێخستنی ئەمە لە شێوازی مامەڵەکردن شێوازی خاوەنداریەتی لە عینی کاتشا شێوازی کەیسەکان کە تاوانەکان کە دێتە پەرلەمان دێتە دادگاوە بەچی حکوم بدرێت بە یاسا گەڕاندومان تۆ بۆ یاسای ڕۆژنامەنی نووسی کە سزاکەی زۆر سوکترەوە نە سژنی تایە نە عقوبەی تایە نە لەسەر کۆمنت قساکرێنە لەسەر ئەو شتانە هیچ باسێکی تیان نییە ئەمە کاتێک بەڵاو بووە زۆربەی هەرە زۆری و کەسانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لەسەرم یاسایانە قسەیان کردو باسییان کرد نە یاساکەیان خوێند بووە وەنە ئاگاداری ئەو یاسا توندانە بوون کە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستانە بۆ عقوبەدانی ڕۆژنامەنووس بۆی هاتن زۆر بە خراپی لەسەر یاساکە قسەکرا و ئەنواع بڕگە و مادەی بۆ زیاد کرابوو کە لە خەیاڵی خۆیان کەسەکان بۆیان دانرابوو من زۆر جار تەلیفۆنم بۆ برادرانە ئەکرد دووسەرانە کردم تۆ خوێنتە تۆ یاساکە نەوەڵام من ئەو ئەیود من نەم خوێندێتەوە بەڵام ئەو بڕگانەی کە باسەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتەکانە یاساکەم کە بۆ ناردوو ئەوانەیەتیان نیە بە پێچوانەوە هات وتارێکی باشی لەسەر نووسی و پێی وابوو ئەمە یاسایەکە ئەتوانێت ماف بۆ ڕۆژنامەنووس بگەڕێنێتەوە بە پێچوانەی ئەو هەڵایی کە لەسەری باشە یاسایی کە ئێوە ئەو ڕۆژنووسی کەەوە پێشکەشی پەرلەمانتان کرد بەس ڕۆژنامەنووس یەگرتەوەیان خەڵکی یاساییش یەگرتەوە خەڵکی یاسایی ناگرێتەوە چکەمە بەس ڕۆژنامەنووسە ڕۆژنامەنووسی ئەلکترۆنی ئەوانەی کە لە کەواتە ڕەنگەوە بەشێک بێکا جیاسین لە کەم و کوڕی یاساکە ژیانی خوچکەی خۆسا هەر ڕۆژنامەنووس نییە تەشیرەکات ینی خەڵکی ئاساییش ئێستا زۆر ئەگەر ڕێگەم دەیبن وڵامیەوە بدەم جان لە وڵاتانە ئەم جۆرە یاسایانە جیاکراوەتەوە یاسای تۆڕە کۆمەڵایەتیەکان جیاکراوەتەوە باش پێویستیشە لە کوردستانیشە یاسای تۆڕە کۆمەڵایەتیەکان جیاکرێتەوە و ئەو وەختا پسپۆرانی ئەو بوارە بۆی دانیشتن و قسەی لەسەر بکەن و نقطەیەکی تر گرنگ بوو کە من باسی کەم پرۆژەی ڕەشنووسی یاسا عادەتەن کە لە پەرلەمانە خوێندنەوە یەکەمی بۆ کرێ مەشروعەکە لە ئەلفەوە بۆ یای قابلی گۆڕانکاریە ینی ئەم یاسا لە پەرلەمان خۆ نەگەیشتە مناقەشەش نەگەیشت بۆ مناقشە لە پەرلەمانە میکانیزمی پەرلەمان وایە یاسایەک پرۆژە یاسای یەکەم خوێندنەوەی بۆ یەکەمی بۆ کرێ دێتە دەرەوە پسپۆران و شارەزایانی بوارەکە دێن کۆنفرانسی بۆ بەستن و قسەی لەسەرەکەن دەوڵەمەندیەکەن ئەچێتەوە لیژنەی قانونی لەگەڵ لیژنەی معنیە دیسانەوە خوێندنەوەیەکی بۆ کرێ و ئەدرێتە پەرلەمان ئەمجا مناقشەی ناو پەرلەمان و پەرلەمانتاران مناقشەی یاساکە باش دکتۆرە ئەمە ئێستا لە کوردستانە ئەگوزارێ پێویستی بە یاسایەک نییە ینی پێویستی بە یاسایەک نییە ڕێکیخا پێویستی بە یاسایەک نییە کاتێکە خوێنکارێکی جەنابەت تۆی بەدڵ نییە لە بریەوەی کە ڕەخنە لە جۆری وانەوتنەوەت بگرێتەوە لە جاتی ڕەخنە لە جۆری ناوەڕۆکی کارەکە و بگرێتەوە یەت بە کەیسی شخصی یەت بە کەیسی کۆمەڵایەتی لێت هەیە و زۆر وەکو بەرزەکی بانانیش بۆی دەرەچێ یعنی ئەمە بەرەڵاییە یا ئەمە ئازادیە بەڕاستی کاک دەیون خۆی بۆچی ئەم زەڵجەیە لەسەر بەڕاستی ئەم ڕۆژە یاسایە دروست بوو من پێم وایە ئەم پرۆژە یاساژنا دەست بۆ هەر بوارێکی تری میدیا بەرید لەم هەرێمە یاسای بۆ دەرکە ئەم فەوزایە دروستە بێت ناڵێم ناتوانین یاسای لەمە باش دەکەین لەبەر ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستانە بۆشایەکی گەورەمان لە یاسا ڕاگەیاندنا هەیە ئێمە لەم هەرێمە بۆ نمونە لە وڵاتانە کاتێکە میدیای ئینتەرنێتی هات کاتێکە سۆشیال میدیا هات ئەوان هاتن تعدیلاتیان لە یاسای گشتی ڕاگەیاندنی وڵاتا کرد چونکە تۆ لە ناو ژینگەی میدیایی یادی ئێستا رادیۆ تەلەڤیزیۆن سۆشیال میدیا پەیجەکان ئەمانە هەموو ژینگەیەکیان بە یەکەوە پێکێناوە تۆ ناکرێ یەکێکیان ڕێک خەیت و یەکێکیان دەست لێ بەردەی یەکێکیان بۆشایی هەبێ یەکێکیان بەو شێوە بێت ئێمە لە هەرێمی کوردستانە پێویستمان بە تعدیلاتی قوانینی ئەعلامی هەیە بە ئیسلاح بڵێم نەک تعدیلاتیش بە ئیسلاحی قوانینی ئەعلامی هەیە ئەم ئیسلاحە دەبێت ئێمە هێشتا رادیۆ تەلەڤیزیۆنمان ڕێک نەخستووە لەم هەرێمە
تو هاتووی باسی سوشال میدیاکەی هەموو رادیۆ تەلەڤیزیۆنەکان ئێستا لە ناو سوشال میدیان ئێمە یاسای ژمارە 35مان دەکەوە بەڕای من و بەڕای زۆرینەی ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان و پسپۆڕان لە دوای یاسای ژمارە 35 هیچ یاسایەکی ڕاگەیاندن لەم هەرێما سەرکەوتوو نەبووە یاسای ژمارە 35 یاسایە کە ڕاستە ئێمە ئەڵێن ئەبێ ئێستا فراوان بکرێ هەموار بکرێتەوە هین بکرێ بەڵام یاسایەکی زۆر باش و تۆکمە بووە تاوەکو ئێستا بەڵام دەبوو ئێمە لە دوای ئەم یاسا و ئەمە بکرایەتە بناغەیەک هەموو بوارەکانی تری میدیا تاوەکو ئێستا ڕێکخرایە بۆ نمونە لە وڵاتانی عەرەبیە لە لوبنانا کاتێک کە سۆشیال میدیا و میدیا ئەلەکترۆنی هاتن چیان کرد هەر میدیا یا قوانینە عامەکەی ئەعلام بەشێکیان بۆ کرد جزئی ئەلەکترۆنی لە میدیا ئێمە جزئی ئەلەکترۆنیمان هەیە پەیجەکانمان هەیە ناکرێ یعنی دەست بۆ هەر بابەتێک بەری لەم هەرێما بۆ میدیا ئەگەر تعدیل ئیسلاحێکی بناغەیی ئەساسی یاسایەکی گشتی ڕاگەیاندن بەشداری هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە سندیکاوە بە وەزارەتەکانەوە بە پەرلەمانەوە بە بەشداری پسپۆڕان و ئەوانە هەموو یاسای ڕکلامی یاسای ئەلامیەم هەرێمە ڕێک نەخەین هەمان ئەو فۆزایە دروستە بێ دەست بۆ هەر بابەتێک بەری چونکە تۆ هێشتا رادیۆ تەلەڤیزیۆن ڕێک نەخستووە میدیا ئینتەرنێتیەمە لەکەوێ لە میدیا ئینتەرنێتیان لە نەوەدەکانەوەین هەتا ئێستا باس کراوە بوو لەبەر ئەوە فەراغەکە لێرا ئەبێت کێشەکە لێرا ئەبێت لەگەڵ ئەوەشە ئەم یاسایە منیش کۆمەڵێک تێبینیم هەیە بەڕاستی ئەم یاسایە پەلەیەکی پێوە دیارە ئەم یاسایە یاسا زانی بۆچی دەرەکرێت جار یاسا بۆچی دەرەکەیت ئەمە بێ دیار بێ بۆ کێی دەرەکەیت کێ مەشمولە بەم یاسایە چی بۆ دەرەکەیت ناوەڕۆکەکەی چی بێت چۆن بۆی دەرەکەیت چی سزا و تاوانینەکانی چی بێت ئەمانە لەم ناو ئەم یاسایش تێکەڵی و پێکەڵێکی تایە تێکەڵی و پێکەڵیەکەن ڕاستە نابێ یاسا بەم ڕێکارە دەرکرێت لە ماوەی 1-2 ڕۆژە و بە دووسێ کەس یاسایە بنووسێ و لیژنەکە ئاگاداری نەبێ و پسپۆڕان ئاگاداری نەبێ چی سەرکەوتنی یاوە بە یاسای ژمارە 35 لەبەرەوەی لە 2002 بۆ ئەڵێت بۆ 2007 خەریکی و یاسایە بوون نیوەیەم هەرێمە خەریک بۆ پێوەی فعلا یاسایەکە واقعیە ڕوونە ڕاستە لە ئاست ئەو گەشەکردنی ئێستا میدیای هەرێمانیە بەڵام یاسا بەم پەلەیە و بەم هەڵپڕووسکاوی و لە بارودۆخێکا تۆ هاتووی باسی یاسایی لەلایەکەوە ئەڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەکەوە ئەڵێ پەیجەکان لەلایەکەوە ئەڵێ شتێکی تر ئەمانە هەر یەکە قوانینی تایبەتی خۆی هەیە لە وڵاتانە ئێمە بناغە ئەسڵیەکەمانێ ژینگەی میدیایی هەرێم پێویستی بە ئیسلاحی قوانینی ئەعلامیە پێویستی بە تعدیلی قوانین پێویستی بە یاسای ئەتوێ بڵێ بەشێک لە میدیا فەرمیەکان ینی بەشێک لە میدیا فەرمیەکان لە کوردستانە خودی ئەو میدیانە کێشەی یاسایی و کێشەی ئیتیجاهی کۆمەڵایەتیان هەیە کە ئیسلاح ناکرێن و مامەڵی یاسای لەگەڵاگرێت چ جای من ئەڵێم یاسایەکمان نییە شمولی لە ئاست ئەم گەشە سەندن و فراوانیی میدیا بێ لە هەرێمی کوردستانە وڵاتان کاتێ ڕادیۆ مەترسی هەیە مەترسی هەیە مەترسیەکەی ئەوەیە کە ڕۆژانە کە ئەمڕۆ ئەمە دروست بووە مەترسیەکەی ئەوەیە کە ئەمڕۆ ئەم بابەتە دروست بووە بۆ نمونە ئەم یاسایە دروست کرا سێریەم یاسایەکەی ئەم یاسایە لەبەرەوەی پێشتر میدیا ئینتەرنێتی ڕێک نەخراوە هاتوو سۆشیال میدیا و مبەڕیرە بەسەر بەشێک لە خەڵکەڵەیە مەجارێ معاشمان نییە نامە مبەڕیر نییە بۆەوەیترە و خەڵکە مشتێکی تێکەڵ کردووە ناکرێ من معاشم نەبێ بڵێم وڵا نابێ یاساژ لە وڵاتەکە هەبێ ڕاستە ئەمە کۆمەڵێ ئەمە ژیان و گوزەرانی خەڵکە بێتەوە بۆی بکەیت بەڵام ئەوەی ئێمە گیرۆدەین پێوەی لەم هەرێما بەڕاستی فەراغی بۆشایی قوانینی ئەلامیە لەم هەرێما کەوای کردووە ئەو کۆمەلگەی وا لێ کردووە هەریەکە بە ئاراستی مامۆستا باسی کرد خۆی شتی نەخوێندێتەوە کۆمنتەکەی تۆکا بە کۆمنتی خۆی و ئەو لەسەر کۆمنتەکەی تۆ جنێوەدا ئەو لەسەرەوەدا ئێمە بۆشاییە قوانینەی ئەلامیەکە پێویستە کات پێویستەکە بەڕاستی باشە بە کورتی پێم بڵێ ئەم بۆشاییە یا ئەم زجەیە یا ئەم ناپرۆفێشناڵیە بەس ڕۆژنامەنووسانن یا خەڵکی گشتیشن ینی ئەزانی چی خۆی مشکلەکە لە کاتێکا جاسین باسی کرد بۆ نمونە بابەتێکی نووسیوە چەند مانگی ڕابردوو مەسەلەن بە هەوای کۆمەڵی خەڵک نەبووە مەسەن لە چوارکەی ئەتوانم بڵێم لە چوارکەی کۆمنت دووکەی جنێو بووە یعنی ئەم دووکەیە خۆ هەمووی ڕۆژنامەنووس نییە خەڵکی ئاسایی آخر خۆی گرفتەکە لە چیایە ئێستا کە ئەم یاسایە هاتووە ئێمە ئێستا لە سەردەمێکین تەنها ڕۆژنامەنووس نییە لەناو میدیای ئەلەکترۆنیایە بۆ نمونە لە ڕۆژنامە لە تەلەڤیزیۆن لە رادیۆ بەس ڕۆژنامەنووسن ئیشەکەن بۆیە لە یاسای ژمارە 35 باسی ڕۆژنامەنووسە لێرای ڕۆژنامەنووس و میدیای
ئێمە لە ناو تۆڕی کۆمەڵایەتی و لە ناو میدیای ئەلەکترۆنیا ڕۆژنامە نووسمان هەیە بەکارهێنەرمان هەیە ئەوانەی کە جنێوەدەن لە ناو فەیسبووکە هەمووی ڕۆژنامە نووس نییە ئەوەی کە ئەکاونتی هەیە پەیجی هەیە هەمووی ڕۆژنامە نووس نییە ئەو پیانەڵێن بەکارهێنەری میدیای ئەلەکترۆنی میدیاکاری میدیای ئەلەکترۆنی لەگەڵ بەکارهێنەری میدیای ئەلەکترۆنی ئەبێ ئەمە بەیەکەوە جیا بکرێنەوە کە قوانینی تایبەتی خۆی هەبێ ناکرێت عفوم کە لێرا لە بەندێکیاڵە بچین بۆ یاسای ژمارە 35 یاسای ژمارە 35 بۆ ڕۆژنامە نووسە ناکرێت بەسەر بەکارهێنەری تۆڕی کۆمەڵایەتیا تۆ جێبەجێکەیت ڕاست دەست خۆش کاجاسین ئەمڕۆ لێرەیت وەکو پسپۆری دەروونناسی و کۆمەڵناسی عفو ئەم بابەتەش بەڕاستی مەبەستمانە ینی میحوەری بەرنامەکە لەم دیوەی تۆ بێ لەم گۆشەنیگایی زانستەکەی تۆ بێت ینی کۆمنتێکە بۆ من ئەنووسرێ بۆ نمونە من ڕۆژنامە نووسێکی باش نیم ڕەخنە و ئەوەی کە ئەو گوزەرێ با ئێمە جایکەینەوە زۆر ئاساییە چێ ڕەخنت لێگرێت چێ ئەڵێ مامۆسایەکی باشنیت چێ ئەڵێ دکتۆرێکی باشنیت چێ ئەڵێ چی پێما بێ هەمومان متەفقین لەسەرەوەی کە ڕەخنەی پیشەیمان لێ بگیرێ بەڵام کاتێک ئەم ڕەخنەی پیشەیە ئەبێتە کۆمنتێک کە تەشیری کۆمەڵایەتیە کە ئەبێت بە ینی گۆشەیەک تەگرن کە ئیتر بۆ ئەم کۆمەڵگەیە خاڵی لاوازتە بێ ئەم کۆمنتە کۆمنتێکەوە ئەبرێتەوە یان کاریگەری لەسەر هەموو ژیانتە بێ بەڕاستی بێگومان تۆڕە کۆمەڵاتیەکان ئێستا ڕۆڵێکی زۆر کارایان هەیە لە زۆر بوارە بەشێکی زۆری ئیجابی و ڕەنگە بەشێکی زۆرتری سەلبی بێ بەڕاستی باش ینی لەو فترەی پێشوە کۆمەڵاسێکی زۆر گەورەمانەیە مەتەمەنی وەبزانام ئێستا لە نەوەتەکان نزیک بۆتەوە ناوی زیگمۆن باومانە باز دۆکە چۆن فەیسبوک ژیانی ئێمەی ساختە کردەوە چۆن تووشی جێژاوی کردووی بەڵام با پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب بەمەوە بچمە سەر ئەوەی کە لە فەیسبووکە سینێک مێتۆدێک یاخود دۆخێکەیە کە پێڵەن تێکەڵکردنی دۆ دۆشاویان تێکەڵ کردەوە ینی ئەم یاسایە کە دەرچووە تەبعاً بە هەڵەبردنێکی گەورە بەشێکی زۆر لە بەکارهێنەرانی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکان بە هەڵایە بڕێن تایتڵی یاساکاڵێ پێشنیازە یاسای ڕێخستنی میدیای ئەلەکترۆنی باسی تۆڕی کۆمەڵاتی نەکراوە باز لە میدیای ئەلەکترۆنی کراوە میدیای ئەلەکترۆنی چییە؟ میدیای ئەلەکترۆنی بریتیە لە ماڵپەڕ بریتیە لە بلۆگ بریتیە لە ئەو سایتانەی کە هەن کە ئەمانە بەشێکیان ڕاستە ئەچنە ناو تۆڕی کۆمەڵاتیەوە بۆی ئەگەر هەندێک ئاماژی تا بێ بە تۆڕی کۆمەڵاتی و ئەپەکان بۆ نمونە وەکو کوردستان 24 ئەپتەیە کێنێن هەیەی ڕوودا و هەیەی ئەپیتر هەن ئەوانە کە تۆ لە بینەکە دابزن بۆیە بە هەڵابردنێکەیە من لەمەیە گەیشت لەوە تووشی ڕژبینێکی زۆر گەورە بوو ئەوی ژەوەیە کە چەند ئاسان کۆمەلگای ئێمە بە هەڵەیە ئەبرێ کە ئەو سەرەتاکە بۆ دەرکەوتی فاشیزم و بەرپرسی ئەم خاڵەش دەسەڵاتی نابەرپرسە لە ئەڵمانیای سیەکانە هیتلەر زۆر بە ئاسانی توانی هەموو کۆمەلگای ئەڵمانی بە هەڵا بەرێ هەموو بەرپرسیارەتی شکستی ئەڵمانیا لە جەنگی جیهانی یەکەمە بخاتە سەر جوولەکەکان باشە هات لێرەوە چی کرد بینای قوتی خۆی کرد ئەم جوولەکەکان لەگەڵ چەپەکانە دەستی کرد بە پاکتاوکردن هەموو کۆمەلگای ئەڵمانی چەپڵیان بۆ لاوتیان های هیتلەر باشە دوای هات چی کرد هەموو کۆمەلگای پاکتاو کرد لەبەرەوە کۆمەلگەی ئێمە ئەگەر هێزێکی منەظەم بێت بەڕاستی ینی من خاڵی ڕژبینیەکەی من ینی ئەوەی کە من زۆر منی بێ ئومێد کرد ئەوە بوو جا بەس خەڵکی ئاسایی ببوورە کەم مستەلەحە بەکارم چکۆ لای من هەموو کەسێک بەهای خۆی هەیە بەڵام مە بەسم خەڵکە ناپسپۆڕەکەی بە هەڵابردنی خەڵکی ناپسپۆر ئاساییە بەس بە هەڵابردنی یەک نوخبە ینی تۆ جێی ناکەیتەوە میدیای ئەلکترۆنی لەیرە ئەمە خاڵێک کە بۆ من جێگای سەرنجە بەڵام بۆی کە خاڵێکی دیکە کە گرنگە هەڵایی دروست بوو لە ناو یاساکە باسی سوۆشیال میدیای هەرتیاژ نیە یاسا بۆ سوۆشیال میدیا مادەی چوار لە خاڵی کۆتایی بۆی هینکەین ئەڵێ وێبسایتە کەسیەکان و لاپەڕە و ئەکاونتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و گروپەکانی ناو ئامرازەکانی پەیوەندیکردن وێبسایت و کۆمنتی تیانە وێبسایتە کەسیەکان و لاپەڕەی تۆڕە کۆمەڵایەتیەکان دکتۆرێجان باسمان کرد پەیجەکان لەگەڵ سایتەکانە لەگەڵ ماڵپەڕەکانە لەگەڵ بلۆگەکانە دیسانەوە لە ناو فەیسبووکە دەرەکەونەوە شەیرەکرێنەوە کەسیەکان ئێوە بلۆگ کەسیە بلۆگی شخصی من تۆڕی کۆمەڵایەتی ئاخر ئەچێتە ناو تۆڕی کۆمەڵاتیەوە ئەو یاسای بۆ تۆڕی کۆمەڵاتی دانەدراوە
ئەگەر بۆ تۆڕی کۆمەڵاتی دامدرابووە باسی لە کۆمنت کرا باسی لە شیر کردا باسی لە مێسج کردا باسی لە مێسجی سەوتی مێسجی تێکست باسی هیچی تیان ئەگەر وا بێ ئەو یاسا هەر یاسانیە لە ئەساسا يعني من ئەوم هین ئەکرێ مناقەشێکێن بەڵام ئەو یاسای بۆ تۆڕی کۆمەڵاتی دانانرا ئەمە خاڵێک ئەمە خاڵ بەس خاڵێکی دیکە تەوقیتی یاساکەیە ئەم تەوقیتی ئەم جۆرە یاسایە نییە بەڕاستی ئەو خەڵک من حەق بە خەڵکەیەم تووڕە بێ بۆچی لە بەروی خەڵک تۆ یەک دنیا یاسای گرنگتر هەیە یەک دنیا لە پرسیینەوەی دیکە هەیە کە پێویستە بکرێ ئێستا تۆ دی یاساکی بۆ خەیتە سەر گرنگە ئەبێ ئەم یاسایە هەبێ بێگومان بەڵام فەرمووەرە لە پاڵ ئەم یاسایە لە دەرکردنی ئەم یاسایە کۆمەڵێک هەنگاوی کردداری بنێ بۆی ژیانی خەڵک ئاسایکێتەوە کاتە ئەم یاسایش ئەڕوە ئەمە کێشەکەی کاک دەروون من قەناعەتم وایە ئەبێ شتەکان بخەینەوە جێگای خۆیان لە ڕووی کۆمەڵناسیەوەندەی جەنابەت تۆ پیاوێکی وردی تۆ چیتە ناو جونگەکانی پیشەکەتەوە بەڕاستی نمونەت لایە کە کۆمنت نمونەت لایە ئەم فۆزایی کە ڕەنگە من و تۆ یا خەڵکانێکی زۆر هەر ئاوا وەکو کۆمنتێک ببینین بەڵام کاریگەری قۆڵی لەسەر ئایندەی ژیانی خەڵک بێگومان من خۆم چەند جار یعنی دەستم بردو بۆی کە ئەکاونتەکەم بسڕمەوە من کەسێکی بەڕێزم پێڕەوی یاساکانەکەم پێڕەوی نەریتەکانەکەم یعنی خۆم باوەڕم بە بەرگریکردن یعنی چەنەها کەسەن حەزەکەم چڕوچاویان نەبینم لە فەیسبوکەکەمە بەرگریم لێکردوون بۆچی لەبەروی ئێمە بە فێر ببین کە یعنی بەرگری لە مافەکان یەک دیکەین بەڵام لەسەرەوەی کە بۆ نمونە بەرگریم لەو دەموچاوە ناشرینی نەکردووە کە ئەزانم تەشیری زۆری پێکراوە سیرەکەی یەک دنیا ڕەنگە 100 نامی تەشیرم بۆ هاتبێ منیش ئینسانم هەستم هەیە برینارە بم لەبەرەوە تۆمە چێ پێویستەکە من ئەمە بکەم یعنی بەڵام بێگومان من لەوانە نیم کە بە ئاسانی یعنی دەست بۆشت بەربم و ئەوانە بێگومان ئێستا تۆڕە کۆمەڵاتیەکان بوون بە ناوەندێک بۆ تیرۆرکردنی کەسێتی بوون بەڕاستی کۆمەلگەی ئێمە ببێ و تۆڕە کۆمەڵاتیانە زۆر باشترە یعنی من قەنەعەتم وایە کۆمەلگەی ئێمە بەشێکی زۆر ینی بەشێک لە کێشەکانی ئەگەڕێنەوە بە تۆڕە کۆمەڵاتیەکان ینی ناوەند پرۆڤک ینی ئەتوانم بڵێم هۆڵێکە بۆ ڕاهێنان لەسەر توندوتیژی ینی ئینسانەکان لە تۆڕە کۆمەڵاتیەکانە ئینسانی زۆر هەیە من هەن سیرەکەم لە تۆڕە کۆمەڵاتیەکانە زۆر توندوتیژن ئەزانی ینی ورد دەسەخستە ناو برینەکەەوە ینی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆتەوەی کە هۆڵێک بێ بۆ ڕاهێنان لەسەر توندوتیژی بە چاوخشانێک بە ئەو پەیج و ئەکاونتانێکێ هەموو قسەکانی مامۆستا یاسین ئەسەلمێنرێت بەڵام با ئێمە لە ڕوویەکی تریشەوە قسەی لەسەر بکەین ئەگەر ڕێگەم پێ بدەیت ئەوەیە کە لە کوردستانە کێشەیەکی زۆر گەورەمانێ هەر لە سەرەتا لە 92ەوە تا ئێستاوە هاتووە پرۆسەی میلەتسازی و پرۆسەی دەوڵەتسازی دوو پرۆسەی هاوتەریبی یەکن باش کە تۆ دەوڵەتت دروست کرد چوارچەوەیەکی جوگرافیت بۆ خۆت دروست کرد و دوای ئەوە دێت ملت دروستەکەی ملت دروستکردن کارێکی ئاسان نییە بەداخەوە ئێمە برادران کە لە شاخ هاتنەوە بە هەمان عەقڵیەتی شاخ تعاملیان لەگەڵ شارا کرد و هاتبوونە سەر ملەتێک کە لە ئەنفال ڕزگاری بوو و ئەنفال شار و شاری تێکەڵ کردبوو شار و لادەی تێکەڵ کردبوو و هەموو هینە کۆمەڵایەتەکان تێکچوو بوون بەها کۆمەڵایەتەکان تقریباً تێکچوو بوون دوایەوە کێشەی ئابووری هات بەسەری ئەوەی کە لە 92ەوە تاکو 97 ئەمانە هاتە سەریان دەسەڵاتی کوردی نەیتوانی ئەمانە چارەسەرکە من نمونەیەکت بۆ بێنمە بە حکمەوەی دیراسەی میلەتسازیەکەم لە ئێران ڕەزا شاه هات ملەتێکی دەستکەوت بوو لە ساڵی 1925 ئەم ملەتە هیچ قانونێکی مەدەنی تیان نەبوو ئەم ملەتە سوپایەکی نیشتمانی تیان نەبوو ئەم ملەتە لە هەموو لە حجرەکانە ئەیان خوێن لە ماوەی 16 ساڵە توانی هەموو مەدرسەکان مەدرسە بکاتە مەدرسەی ئەهلی سوپایەکی نیشتمانی دروستکە و دادگای مەدەنی دروستکە ئێمە تا ئێستا بە حکمەوەی کە وەکو باسم کرد بە عەقڵی شاخەوە تعامل لەگەڵ ئێنەکەین نەهاتین موئەسەسات دروستکەین کە جێگەی متمانەی خەڵک بێت سبەینێ بڵێ خاڵی لاواز نییە زۆر یاسا هەیە مەسەلەن بە گروتینێکی باشەوە لە ڕووی حکومی و یا لە ڕووی پەرلەمانیەوە مبادرەکرێ بەڵام شەپۆلێکی سۆشیال میدیا توانێت کپی بکاتەوە من لاوازی ئێمەیە کە نەماتوانیوە میلەت دروستکەین
ئێمە تا ئێستاوە نەمانتوانیە ملت دروستکەین ئەستەن تۆڕە کۆمەڵایەتەکان فرسەتێکی چاک بوو لە بەردەم نوخبەی کوردیە لە بەردەم حکوومەتی کوردیە کە بتوانێت ملت بێ دروستکە بەڵام بە پێچەوانەوە ئێمە میدیاکانی ئێمە خەڵکی ئێمە ئێستا لەژێر کاریگەری کەمترین کاریگەری میدیای خۆمان باشە بەشێکی زۆر بنەمێت لەبەرەوە میدیای نیشتیمانیمان نییە کاک باش با باسی ئەو بکەین ئیتر با باسی ئەو دیوە بکەین کە بەر هەمومانەکەوێ بەڕاستی ینی بەشێکی ینی تاوانباری سەرەکی لەم دۆخە کارکتەرە سیاسیەکان نییە لە هەموو حیزبەکان یان ێستا کارکتەری سیاسی هەیە چوزانم ڕەنگە 200 پیجی هەبێت ینی ئەم شۆ ئەدای یەکێکە لە گەورەترین کێشەکانی کۆمەلگای ئێمە ئەم شۆ تویان بەدڵ نییە داتەگرنەوە بەڕاستی نەک بە ڕەخنەی پیشەی بە ڕەخنەی ئەوەی کەشتت بۆ دروستەکەن با من بۆی کەیتر دوای ئەم بەڕێزەی کە وەریەگرە بەچینە ئەو دیوەی کەیتر لە دیوە کۆمەڵایەتی و میدیایی و ئەوە چی ئەگوزارێت کاتێک کۆمنتێک فڕێ ئەمە بۆ ئەگەر ڕێگەم پێ بدەیت گیان بە کورتی بە ئێمە ڕاستیەکەی لەبەر نەبوونی میدیای نیشتیمانی میدیایە کە ئاراستەی کۆمەلگاکەمان لەوێ بێت ئێستا بەشی هەرە زۆری کۆمەلگای ئێمە کەوتۆتە ژێر هەژمونی میدیای بێگانە کە کەوێتە هەژمونی میدیای بێگانە ئەوان فەلسفەی میدیایی خۆیان هەیە بۆ ئاراستەکردنی کۆمەلگاکانی خۆیان بۆ کۆمەلگای ئێمە ناشێت بۆیە کۆمەلگای ئێمە ئێستا جلوبەر وەکو تورکیا پۆشێ بیرکردنەوەی وەکو تورکیایە وەکو ئێرانە وەکو کۆریایە وەکو نازان هیندستانە هیچی شتێک نییە کە وەکو کورد بێت ئەمە وای کردووە کە کۆمەلگای ئێمە لە هەڵوەشانەوەیەکی خێرایش بێت نەک لەسەرخۆ دەستخۆش کاگاوڕێ سڵاو لێبێ سوپاس کە ئامادەبووی لە شاری هەولێرەوە لەگەڵما ئیتر بەرنامەکە باز لەوەکەین کە کۆمنتێک کە بۆ منە نووسێ کۆمنتێک کە بۆ بەڕێزێگە نووسێ بۆ هونەرمەندێک بۆ سیاسیەک کە ڕەخنەی پیشەی نییە ڕەخنەیەکە کە نەک ڕەخنە هەر تەشیرێکە کە بە کەرامەتی منەکرێ بڕەنگە ئەگەر یاسایەکیش گەڵاڵە بکرێت لە ڕووی یاساییەوە ئەو کەسە ڕوبەڕووی یاسا بکرێتەوە بەڵام کاجیاسینیانی بەڕاستی کاتێک کە تۆ بە ئەکاونتێکی فیک بە ئەکاونتێک چوزانم ناوێکێت لە خۆی ناوە فەیسبوکێک دروستەکە و جنێ و بەمنەیات ئایا چۆنچۆنی لە ڕووی زانیاری جەنابتەوە چۆنچۆنی لایانی پەیوەندیدار ئەتوانێت ئەو کەسە کەشف کات کە چێە بە ئەکاونتێکی ساختە جنێ و بەمنەیات فەرموو هەڵبەتە من نایانی هەر کەسێکی تر سڵاو کار دەروون لەبارەی ئەوەی کە کەسێک کۆمنتێک دەکات شتێک دەنووسێت لە پەیجێک یان لە هەر شوێنێکی فەیسبوک یان ئینستاگرام ئایا ئەو کەسە کە ئەو کۆمنتە دەکات کە ئەو شتە ناشرینە دەنووسێت ئەو جوێنە دەدات ئایا دەدۆزرێتەوە نەخێر نادۆزرێتەوە وەڵامەکە ئەوەیە نەخێر نادۆزرێتەوە کۆمپانیای فەیسبوک و ئینستاگرام وەکو کۆمپانیایەکی پەیوەندی نییە بڵێ وەکوی کە لە کوردستان کاتێک کە کەسێک شتێک دەکات کارێکی هەڵا دەکات شتێکی ناشرین دەکات بە ژمارەیەکی تەلەفۆن کاتێک لە دادگا ڕقەمەکە ژمارەکە لێکۆڕینەوەی لەسەر دەکرێت چاودێری دەکرێت کەسەکە دەدۆزرێتەوە بەڵام لە فەیسبوک ئەو شتە نییە لە کۆمپانیای فەیسبوک و ئینستاگرام بە هیچ شێوەیەک ئەکاونتێک یان پەیجێک کە پۆستێک دەکات شتێکی ناشرین دەنووسێت کاک دەروون دێت جوێن بە تۆ دەدات یان قسە لەسەر هەر شتێک دەکات قسە لەسەر تەشیر دەکات جوێن دەدات بە هیچ شێوەیەک ئەو پەیجە یان ئەو ئەدمینەکە لەو پەیجێ ئەو شتە بڵاو دەکاتەوە نادۆزرێتەوە من پێم سەیرە لە پەرلەمان کار لەسەر یاسایەکی وا دەکرێت هەوڵ دەدەن کە یاسایەکی ئاوا دەربکەن لە کاتێکدا بەرنامە و پلانێکی وایە نییە و دەبێت ئەوە باشش بزانن کە کاتێک کە کەسێک شتێکی ناشرین دەنووسێت تەشیر دەکات چاوەشەکاری بڵاو دەکاتەوە درۆ دەکات بە ناوی تۆ بە ناوی کەسێکی تر دەبێت پەرلەمان و لایانی پەیوەندیدار ئەوە باش بزانن کە ئەو کەسە نادۆزرێتەوە و هەموو دەستگا ئەمنیەکان لە ئاسایش و لە پۆلیس و هەموو دەستگاکانی ئەمنی هەوڵ بدەن کار بکەن بۆ ئەوەی ئەکاونتێک بدۆزنەوە کە کۆمنتێکی کردووە پەیجێک بدۆزنەوە کە پۆستێکی ناشرین دەکات درۆ دەکات چاوەشەکاری دەکات ئەوە لە مێشتی خۆیان دەبێن ئەوە باش بزانن کە بەی شێوەیەک ئەو شتانە نادۆزرێتەوە دەستخۆش کاک هاوڕێجان دەستخۆش جان ئەگەر قسەیەکت لەسەر یاسایە بکات بۆ ڕێکخستنەوەی پەیجەکان بۆ نمونە پەیجێک
شتی ناشرین بڵاو دەکاتەوە درۆ دەکات چاوەشەکاری بڵاو دەکاتەوە قسە بە ناوی تۆ دەکات کاک دەرون قسە بە ناوی کوردستان بیچار دەکات یان هەر شتێکی لەو بابەتە من ئەو پێشنیاریان پێ دەدەم لایەنی پەیوەندیدار دەستگای ئەمنی حکوومەت پەرلەمان یاسایەک دەربکەن شتێک بکەن سانسۆر بخەنە سەر ئەو پەیجانە کە گشتی ناشرین بڵاو دەکەنەوە کە درۆ دەکەن چاوەشەکاری بڵاو دەکەنەوە بە ناوی کەسانی تر قسە بڵاو دەکەنەوە دەستەکانی خۆش دەست خۆش تۆزێ ناومێدی کردینیانی بەڕاستی وەلەو ڕەنگە و زانیاریان لای هەر کەسێکمان هەبوو بێ بەڵام کاگاوڕێ ورد چوە ناو زانیارێکەوە کەواتە چی بکەین کاجیاسین وڵی من لەگەڵ قەدەغەکردن و سانسۆرکردن و شتان نەهانی من ئەزای کاک دەروون ئێمە بەرەو شوێنە گەڕۆین زانست و تەکنۆلۆژیا بەرەو شوێنە گەڕۆن کۆنتترۆلکردن ینی ئەبێ بە شتێکی ئاستەم ڕاستە لاندێ ئاستا ئەڕۆینە شوێنێک کە ڕەنگە دەستگا گەورەکان کۆمپانیا گەورەکان حکوومەتە گەورەکان بتوانن کۆنتترۆلی شت بکەن ینی ئێمە بەرەوە ئۆڕ ینی ترسی زۆر هەیە من نامێ بچمەوە ئەو مناقەشەوە بە تایبەتی فەیلسوفانی گەورە مێژوون نووسانی گەورە بۆ نمونە ژیژەک سلاڤۆی ژیژێکێک لەوانە بەردەوام وشداریە کە ئێمە بەرەو کۆمەڵگەی بیگ برازەری هی جۆرج ئۆروێل ڕۆی ئەوەی کە بەردەوام چاودێریمانەکان کۆنتترۆل یۆڤاڵ نوحەرارێکێک لەوانەی کە گرنگی بە هستری ئۆف فیوچەر یاخود مێژووی داهاتووەیە یەکێک لەوانە کە ئاگادارمەکات دوێنێ پێرێ تقریبا ڤیددیۆیەکی کۆنی هی میچیۆکاکۆم بینی کە زای بێگانی ئەکێکە لە عقلە گەورەکانی هیبواری ماتماتیک و ئەوانە ئەو شەر ئاماژە بۆ کاکە تەکنۆلۆژیا بەرەو کۆمانە بە ئەمە چارەسەر نییە بڕۆ سێری فەیسبووکی هی وڵاتە هێمنەکان کە وڵاتانی کە ژیان تیا ئاساییە ینی هەموو شتێک کێشە هەیە لە هەموو شوێنەکە کێشە هەیە ینی سوید وڵاتێکی زۆر هەیە منە بەڵام لە ئێمە کێشەی کەمتر نییە باش بزانین بەس جۆری کێشەکانە گۆڕ ئێمە بەدەست کێشەی بێمەعنا و گیرما خواردەوە بەس خەڵکی تر گیرۆدەی کێشەی مانادارە ئەمە جیاوازێکەمانە ئەزای لێرە بە ئاڕاستی قسەکەمان بەرەوە ئەو نەڕوا هەموو گوناحەکە بین بەسەر خەڵکە گوناح خەڵک نییە دەسەڵات بەرپرسیارەتێکی گەورەی لەسەرشانە من کە باوک بووم دکتۆرە کە دایکە بەرپرسیارەتی گەورەمان هەیە ینی ئێمە ئەبێت ئاڕاستەی مناڵەکە بکەین ئەبێ ژینگێکی بۆ دروستکەین کە فێری جنێو نەبێت کە فێری تونند و تیژی نەبێت کە فێری اختیلاز نەبێت فێری ئین نەبێت ینی ینی ئەزای تۆ دەسەڵاتێک کە بە تەلەفۆنێک قفلی دەرگایەکی گرنگێک و پەرلەمانە چاوەڕی چی لە خەڵکەکە یاسا جێبەجێ بکە ینی ئەبێ تۆزێ بە ئینساف بین بەڕاست ینی تۆ بۆ نمونە ئاو بە فیڕۆیان دێت هەڵەبتێتە سەر منەڵێ بۆ بەردەرگاکەتە شوی لە کاتێکا سەدان هەزار مەزرعە هەیە لە وڵاتانی خەڵکانی دەسەڵاتدارە ئاوی بیریان هەیە بەقەدەر هینێک بەقەدەر بڵین کارێزێکی گەورە ئاو فڕەیە کەسیش محاسبەی ناکە نە سەعاتی بۆ دانرێنەیەکی ئێکاکی جانانی ئەنی ئەبێ شتەکە تۆزێ معقول بێ ینی کاکە برادەران هاوڕێن ینی شتەکە باوا لەکەین تۆزێ معقول بێ فەرمون ئێوە لە سا 50 یاساکان جێبەجێ کۆن ئێمە لە ساسەی جێبەجێ بەس ئێوە ینی ئەو کاتەی کە پێویستە یاساکان جێبەجێ بکەن جێبەجێ ناکەن ئێمەش جێبەجێ ناکەین چی بکرێ کاتێک سیرکە کاجیاسی یەک زۆر بینە دەسەڵات و خەڵک ینی وەکو ئاوێنە و کەسێکوان کە پەرچەکردداری یەکترن ینی یەک لە یەکتریە هینەکەن ئەنوێننەوە دەبرەوە ینی ئەوەی کە دەسەڵات ئەوەی کە خەڵکی کا بەشی کرد ریفلێکشنی دەسەڵاتێکا بەشی ئەزای ئەم پەیوەندی خەڵک و دەسەڵات پەیوەندیکی زۆر ورتر و قوڵتر و ئاڵۆسترە لەوەی کە ئێمە تەسەورێکین دەسەڵات لە کوردستانە بە جۆرە لە جۆرەکان ڕنگدانەوەی مێنتاڵەتی و مەزاج و ڕۆحی گشتی کۆمەڵگەی ئێمە و کۆمەڵگەی ئێمەش بە جۆرە لە جۆرەکان ڕنگدانەوەی شکستەکانی دەسەڵات ئەمانە کەسیان بێبەری ناکرێن لە کەسیان بەڵام ئەگەر تێ شت چاکەی ڕێگای خۆی هەیە لەسەرەوە ئەتوانین شت چاکەی لە خواری شۆ بێشت چاکەی بێگومان مخالفاتی خوارەوەی خەڵکی ئاسایی کەمتر نییە لە مخالفاتانەی کە دەسەڵاتدارەکە بەڵام دەسەڵات دار کە مخالفەکەی زۆر کارە ساتاویە ڕوبەرەکەی گەورەیە لەبەرەوە من قەنەعەتم وایە ئەبێ جارێ لەسەرەوە دەست پێ بکەیت وردە ینی ئەکرێشتی باش دکتۆرە کۆمنتێکە ئەنووسێت ینی من بۆیە زۆر ورد ئەچمە ناو کۆمنتێکەوە ینی ئەمێ لە کۆمنتێکی بەسیتەوە بچینە سەرەوە ینی ئەم کۆمنتە کاریگەری ینی هەر کۆمنتێکەوە ئەڕوایان کاریگەری لەسەر ئایندەی ئەو ئینسانە هەبێت ینی خۆی ئەگەر سۆشیال میدیا ڕێکخرێ بە یاسا ڕێکخرێت کۆمنت لەگەڵ بابەتە هیچ جیاوازێکی نییە بۆ نمونە من وتارێکە نووسم بۆ لێپرسینەوە لە من بکرێت
کە وتارەکە نووسم تەشیر و ناوزڕاندنم کردووە کۆمنتەکەش هەر هەمان ئەو باب ئەگەر تەشیر لە کۆمنتەکە کرابێ چکە خۆی یاسای تەشیر و ناوزڕاندنەوەیە کە تۆ لە شوێنێکی معلە نابڵاویکەیتەوە کۆمنتەکە زۆر جار زیاتر ئەخوێنرێتەوە بەڕاستی لە بابەتەکە بۆیە کاریگەری خۆی ئەبێت ئەزانی چۆنە ئێمە کۆمەڵگەی ئێمە گەشتین بە تەکنەلۆجیا و تەکنەلۆجیا بە شێوازێکی زۆر ئاسان و فراهەم بوو لە بەردەستمانە بەڵام کۆمەڵگەکەمان نە یاسایی نە پەروەردەیی نە سایکۆلۆژی و نەهۆشیاری ئێمە نەگەشتوونەوە ئاستەی کە تەعامل لەگەڵ ئەم پانتایە فراوانەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین بۆ لە وڵاتانی ترا کێشە هەیە بابەت هەیە بەڵام تۆڕە کۆمەڵایەتیەکانیان بەم شێوازە نیە تۆڕی کۆمەڵایەتی دەرهاویشتەی ئاکتی ناخ و ڕەفتاری مرۆڤە ئێمە ڕەفتاری مرۆڤەکانمان لە دەرەوە ڕەفتارێکی ئاسایی نین و ڕەفتارێکن شپرزن و ڕەفتارێکین هەر خۆمان لە دەرەوە هەر دقەیەک بە ئاراستەیەکەین ئەمەیە ڕژاوەتە ناو تۆڕی کۆمەڵایەتیەوە ئەمە دەبێت ڕێکخرێت بە یاسا دەبێت بە پەروەردەش بە تەنها یاسا ناکرێت تۆ بێت تاک ڕابێنی لە ڕووی هۆشیاریەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی یاساییەوە ئێمە ئەمانەمان ئاگین نەکردووە ئێمە مافی یعنی میدیا بۆ ئەو هەموو یاسا و قەوانینە لە بۆ میدیادا ئەندرێ و ڕێگری لەکرێت لە بەرەوەی میدیا مەترسیدارە میدیا زانیاریە مامەڵەکردنە بە زانیاریەوە زانیاری کاریگەری سایکۆلۆژی بەکارێنێت توندوتیژی لێ ئەکەوێتەوە تاوانی لێ ئەکەوێتەوە دەی تۆڕی کۆمەڵایەتی ئێستا وەکو جێ میدیاکانی گرتوێتەوە بەڵام تۆ چۆن نابێ ئەمە ڕێکخین لە کاتێکە ئەمە زانیاری ئاسایی یعنی تۆ ئەتوانی ئێستا لە کۆپیجەکەی خۆت هەموو شتێک بەرامبەر من بکەی بە زانیاری چۆن ئەبێ ئەمە بۆ ڕێکخرێ بۆ ڕێک نەخرێت تەلەڤیزیۆن بۆ ڕەنگە مەترسیدارتریش بێ شتێک باسکەین ئێمە زۆر پێویستمان بە ڕێخستنی تۆڕی کۆمەڵایەتیە چونکە ئێستا سایبەر کرایمەکان و تاوانەکانی ناو تۆڕی کۆمەڵایەتی لە جیهانە ئەمە قەزیەیەکی گەورەی خوڵقاندووە توندوتیژی هەیە توندوتیژی جەستەیی هەیە فیزیکی هەیە توندوتیژی سایکۆلۆژی هەیە هەراسمێنت هەیە جێپێلێشکردن هەیە ینی من دوێنێ لە بەرنامەیەک دابەزیوم ئێوە شەو نامەیەکم بۆ هاتووە تعبیرە لەوەی کە لەو بەرنامەیە دابەزیوم بە جنێەوە مەسنجەرێکەوە بە جنێوێکی زۆر ناشرینەوە بۆ لەوڵا لە فلانە کەناڵ دابەزیوی ئەمە چۆن کاریگەری سایکۆلۆژی بەکارێنێ من ئێمە توێژینەوەیەکمان بەلانی کەمەوە دوێنێ شەوتۆر لە ڕووی دەرونیەوە ڕەنگە نائارام ڕەنگە بۆ من ئاساییتر بێت تا ڕادێ ڕاهاتوون ئێمە لەگەڵ ئەو بابەتە دەمێکە لێمانە درێ بەڵام ڕەنگە ژنێکی ئاسایی کەسێکی ئاسایی ئەوەی نەبێ لە پار مانگی 11 لە کاتی تونوتیژیا لەگەڵ هاوڕێیەکم دکتۆر حەکیم توێژینەوەیەکمان ئەنجامدا لەسەر تونوتیژی ئۆنلاین لە سەروی لە 95 ژنەکان کە دواندوومانە لەم هەرێمان ژنی سیاسی و نخبە و چالاکوان و ڕۆژنامەنووسەکانن هەر هەمویان ڕوبەڕووی فۆرمێک هەیەیان هەموو فۆرمەکانی تونوتیژی بووەتەوە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە ئەمە کاریگەری سایکۆلۆژی بەبێەوەی کەسیش یاسایەکە بێت جێندەریەکەین لەلایەوە یەکسانی جێندەریەکەین و فیمینیستی و ژن پاوەرمێنت بۆ ژن و دەسەڵات بۆ ژن ئێمە لە ماڵ و ڕوخێنراوین لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکە بەجنێ و ڕوخێنراوین بە مەسنجەر ڕوخێنراوین لەبەرەوە یعنی ئەو قەزەیەکو ژنێک پێت وایە کە ئەبێ بە زووترین کات ئیشی لەسەر بکات لایانی پێوەندی ئەبێ بە زووترین کات ئەم هەرێمە بیر کاتەوە بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان سندیکا وەزارەتە پەیوەندیدارەکان پەرلەمان پسپۆڕان ئەکادیمیەکان ئیسلاحی قەوانینەکانی ئیعلامی تەقلیدی ئەگەر بڵین رادیۆ تەلەڤیزیۆن و هەموو شتەکان لەگەڵ ئیعلامی ئەلەکترۆنی لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی ڕێکخرێ ئەگینا ئایندەی ئەم کۆمەلگایە ئایندەیەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هەلە هەموو ڕووەکانەوە بەڕاستی بەرە ڕووخانە چێت کاک مەجید انتباعێک لای زۆر بەمان ینی لای زۆربەی خەڵک انتباعێک هەیە کە وا هەستەکەیت ئەم کۆمەلگایە سۆشیال میدیایی بابڕێەوە سۆشیال میدیایەکیش بەو هەموو کەم و کوڕی کە کۆمەڵی پسپۆری ئاوا باسی لەسەرەکە و کوجەنابێت یعنی ڕاستە یعنی ئەم کۆمەلگەی کوردی فەیسبووکەی بابڕێەوە مەگەر ئەحسایەک یا ئامارێکی بردت لە بەردەسا بێ ڕێژەی بەکارهێنەرانی فەیسبوک لە کۆمەلگای کوردی ئێمە لە 150 شتێ ناپەڕێنێ بەڵام بە حکمی ئەوەی کە شێوازی دەربڕینەکەی زۆر قورسە و تەشیرە و تێکەڵیەکی کردووە لە بینی ئازادی و بەرەڵایی ئازادی و گوێنفرۆشی ئازادی هەموو ئەمانەی تێکەڵ بووە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەمە وای کردووە کاریگەریەکەی زۆرتر بێ ئەگینا کۆمەلگای ئێمە بەشی زۆری تۆڕە کۆمەڵایەکانیش بەکار نایەنێنی بەڵام کاریگەریە سلبیەکەی سێرەکی حتا
دەسەڵاتی کوردیژەکەوێتە ژێر تەسیراتە سلبیەکانی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ناوەندەکانی ئەکادمی ئەکەوێتە ژێر تەسیراتی لایەنە سلبیەکانە بەڵام ناشارمەوە کە جاری وایە تۆڕە کۆمەڵایەتەکان شتێکی وا ئەو ڕژێنن کە فعلن دەسەڵات وریاکەنەوە لە هەندێک کەم و کوڕی گەورەکە لە کۆمەلگاکەمانایە ئەنی هەر جانبە سلبیەکەی نییە جانبی جابیش هەیە جاری وایە ناوەندێک هەڵەیەکی کردووە سێرەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بە شێوازێکی معقول بە زمانێکی باش ئەخرێتە ڕوو سێرەکە چارەسەرە دۆزرێتەوە بۆی کاریگەری باشیە من دوێنێ هەر تەلیفۆنێکم وادە لەسەرم مەسلەی لە کۆمێن نووسین باش کچێک لەم شارە زەواجی کردووە باش و ئیعلانی زەواجەکەی کردو ڕسمی لەگەڵ دەستگیرانەکەی دانەوە چەند کۆمنتێک ناڵێن کۆمنت نابێ هینی لەسەر بێت چەند کۆمنتێکی بۆ چووە یەکێک لە کۆمنتەکان قسەی ناشرین بووە بە کچەکە هەر ئەو ڕۆژە وای کردووە لە دوای بەڵاوبوونەوەیە ئەو دوو کەسە جیابنەوە لە یەکتری بە کۆمنتێک چۆ کاریگەری زۆر سلبیەیە لە ڕووە کاریگەری ئیجابیشەیە بەڵام بەداخەوە لای ئێمە کاریگەرە سلبیەکانی زۆرترە بە حکمی ئەوەی یەک یاسایەک نییە کەم کەسە ڕەدەعکات بترسم من یاسایەک وام لێ کاتە سبەی دووس بە ئەگەر ئەم کۆمنتەم نووسی یا ئەم قسەیەم کرد یا ئەم تۆمەتەم بۆ تۆ هەڵبەست یاسایەکی سزامەدا ئەمە لایەکتە پەروەردە نییە ئێمە باس پەروەردەکەین لە قوتابخانەکانە و لە کەناڵەکانی ڕاگەیاندنە کە تۆ کەناڵێکی نیشتمانیت نەبوو ئاراستت بکە کۆمەلگاکەت ئاراستەکە وشیاری یاسایی وشیاری کۆمەڵایەتی وشیاری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکات تەمان ئاراستەکە بۆ ئاراستە ڕاست لە عینی کاتیشە خێزانی ئێمە ئێستا یەکێک لە کارەساتەکانەوەی خێزانی ئێمە بە بیانووی ئەوەی کە مناڵەکە وڵی چی بکەم و تااقەتی نییە و بێتاقەتە ئەوانە ئەچێت ئاکاونت دەکاتەوە یعنی هیچ چاودێریەکی باوکو دایک نەماوە بۆ سەر مناڵەکان بە سەدان بیانوو بیانەکان هیچ دەستخۆش یەک ئیزافە بۆ ئەوەی کۆمنتەکە بۆی قسەکانیش بڵێن بۆ شێو ئێمە کاتێکگەڵین کۆمنت و ئەمانش ئەبێ بە یاسا ڕێکخرێ مەبەست لەوە نیە ئێمە ئازادی ڕادەربڕین هیچ یاسایەک نابێت دانرێ لەم سەردەما بەڕاستی ئازادی ڕادەربڕین پێشێلکە بەڵام ئێمە کاتێگەڵین کۆمنتێ دەبێت لێ پرسیینەوە کۆمنتێک کە تیرۆری شخصێتی کەسێکەکە کۆمنتێک کە ژیانی کەسێکی ئاوە سەرگەردانەکە کە زەواجێکی کردووە تۆ بە کۆمنتێک ژیانی لێ تێکەدەی کۆمنتێک کە بارودۆخی کۆمەڵایەتی من تێکەدا بارودۆخی سایکۆلۆژی من تێکەدا ژیانی تایبەتمەند خۆ لە ئازادی ڕادەربڕینی هیچ جیهانیەکان ژیانی هیچ وڵاتیەکان نییە بڵێ تۆ ئێمە یەکشت هەیە من تێناگەم فەلسفەی ئازادی کە لە مەرێما باسەکرێ لەکوێوە وەرگیراوە ئازادی بریتی بێ لەوەی تۆ هەرچی ئەەکەی بیکەیت بیکە لە سنووری خۆیان ڕەخنە بگرە کۆمنت بدە بەڵام کە چوە ژیانی تایبەتیەوە کە تۆ بەرکەوتت لەگەڵ ژیانی بەرامبەری تایبەتی کەسەکە کرد ئەمە بیناوترێ ئازادی کاتی ئێمە ئەڵێن ئەم کۆمنتانە ڕێکخرێ ئەمە ڕێگرینیە لە بەردامی ئازادی پرسیارە لە هەر سێکتانەکەم ینی هیچ مبەڕیرەکەیە بە کورتی جواب بەرەوچکە چەند دقەیەکمانمەوە هیچ مبەڕیرەکەیە بۆی کە تۆ با بڵێ مامۆستایەکی خراپی احترامن لە بریەوەی کە ڕخنەی پیشەی لێ بگیرێ باسی ژیانی کۆمەڵایەتیت بکرێ هیچ مبەڕیرێک بۆ هەیە هیچ مبەڕیرێک نییە بەس یاسا توانێەوە ڕێکخا ئەبێت تۆ بە یاسا ڕێکی خەی کە ڕەخنە لە منەگریت ڕەخنە لە ئەدای کارەکەم بگرێ ئەگەر یاسا ئەمەی ڕێکخست نەک ڕەخنە لە ژیانین کات یاسای ژمارە 35 و یاسا ڕۆژنامەگەری تەشکیل و ناوزڵاندن ئەمەی ڕێک خستووە ئەڵێ فلان گۆرانی بێژدەنگی خۆشەکۆرە لە با بۆ دایمە سەرخۆش هیانی تۆ چی ینی تۆ گوێ لە دەنگێگری ئەڵی فلان و سەرنووسینەکانی جوانە کوورە با بۆ ئەوەنە ساڵ پێش ساوازی لە ژنەکەیەنە ئەڵی فلان خانمە گۆرانی بێژ چوزانم ئەوەی جوانە کوورە با بۆ دەنگی فڵانی مەبەستەکە ئەوەیە هیچ مبەڕیرەکەیە بۆی کە من ڕخنەی پیشەی لێ نەکرم ڕخنەی کۆمەڵایەتی و تشکیلی شخصی بێگومان خۆی خۆ ڕخنەگرتنی شوونەرە ینی جۆرێکە لە زانست ئەبێ فێر ببیت ینی تۆ لە کەسی بڵین لە فعلی کەسەکەەوە ئەچی بۆ کەسەکە ئەمە یعنی زۆر لە سەردەمی سکراتەوە بازەوەکە کە تۆ چۆن ڕخناگرێت ڕخنە لە کێگریتەوە ینی خۆینی خۆی هەیە دیسپلینی خۆی هەیە ستاندارد و ئەتیکی خۆی هەیە چۆنی نەگری ئێمە فێر نەبووین ئێمە زانی ئاسایشە ینی با زۆر بە قورس وەری نەگرین باش ئەزای ئێمە میلەتێکی کاک دەروون من هەمیشە ئەمە بنمونیانەوە ئێمە میلەتێکی بە شێوکی سروشتی گەشەمان نەکردەوە سەیری ئەوروپاکە خۆر ئاوە 500 ساڵ شانۆی هەبووە اینجا سینەما دەرەکەوێت 50 ساڵ
سینەمای هەبوو 75 ساڵ سینەما هەیە بۆ ئەنج تەلەڤیزۆن دەرکەوتووە باشە یعنی 50 ساڵ تقریبا تەلەڤیزۆن هەیە بۆ ئەنج بڵین سینەمای بۆ ئەنج تەلەڤیزۆن هەیە بۆ فترێکی زۆر ئەنج کۆمپیوتەر دەرکەوتووە کۆمپیوتەری هەیە بۆ فترێکی زۆر ئەنج ئینتەرنێت فترێک یعنی تێر لە کۆمپیوتەر تێر بۆ ئەنج مۆبایل دەرکەوتووە لە مۆبایل ئینجا بۆ ئای ئەزای کۆمەلگانە کۆمەلگەی سروشتین بەس ئێمە یەکسەر هەمووی بەسەریەکەوە هات یعنی ئێمە فێر نەبووین بچین لە هۆڵە دابنیشین ئەزانی کە تەلەڤیزۆن هات فێر نەبووی سەیری تەلەڤیزۆن کەین کە مۆبایل هاو نەمانزانی چۆن مۆبایل بەکاربێن تۆڕی کۆمەڵات ئەزای قورسە شتێکی مستحیل نیە بەس بەڕاستی بێ فێر ببی من خەناعەتم وایە شتەکان بجێڕەوە بۆ یعنی ئەمە ئێستا قسەی کورت و پوختی منە دۆخی کۆمەلگا ئاسایی بکەرەوە یاسا بخەرەوە جێگای خۆی دۆخە ئابوووریەکەی بخەرەوە جێگای خۆی ژیانێکی على الأقل ینی ئێمە سال لە هەرێمی کوردستانە چیمان پێویستە شتی زۆر گەورەمان پێویست نییە معاشێکی ماگانە بە خەڵک خزمەت گوزاریەکانی بەرێ لە ڕووی ئەمن و ئاساییشەوە ئەبێ سوپاسی خوا بکەین ڕۆژانە هەستین سوپاسی خوا بکەین کە لەو منتیقە گەرمە و پڕ لە کێشەیە ئێمە سێ شاری هێمنمان هەیە سێ شاری ئاراممان هەیە تا حدێک وێران نەبووە تقریبا وردە لە ڕووی خزمەت گوزاری و ئەوانە و شتێکمان خۆی کە ئێمە بنیاتمان ناو لە منتیقەیە کەم نییە بەس بێبەهامان کردووە کۆمەڵێک خەڵکی نابەرپرس کۆمەڵی سیاسی نابەرپرس کۆمەڵک ینی گەورەترین دوژمنی ئێمە جنێوفرۆشەکانی ناو فەیسبوک نین جنێوفرۆشەکانی ناو فەیسبوک بەرهەمی ئەو خەڵکە گەندەڵانن کە قاچاقچێتیەکەن کە سەروەتی ئەم وڵاتە بە فیڕۆ ئەیەن کە هەموو شتێکی ئەم وڵاتە ئەوانە دەمکوتکە خەڵک جنێو نایە دڵنیابە خەڵک بۆ مەعاشی نیە لەبەرەو خەڵکانە خەڵک مبەرری هەیە بۆ بێگومان دمەعاش دەکات کاتی خۆی ئێمە چی لە فەیسبوک ئابوو بەهین ئەبوو بە تۆ یەک تۆز بگەڕێرەوە بۆ دووە لە پێش 2014 ئەوانە چێ بوو بەهین یعنی شتی زۆر بەسیط ئەبوو بە ڕۆژەف لە فەیسبوک و مناقەشەی لەسەرکەرە بۆچی لەبەری خەڵک تا ئەندازێک دو هەر چەند قەت یعنی بڵێ دۆخی ئاساییەوە بەڵام تا ئەندازێک خەڵک کێشە نەبوو یعنی ئەگەر ئێستا تۆ کێشەکان ئاساییکەیت تۆ باوەڕ کە خەڵکیش ئاسایی بێت وردە ئەتوانی پەروەردەیکەیت بەس ئەوە نەکەیت بەڕاستی ئەوکانی تر قورسیان دەستخۆش کاک مەجید دوا قسەم بۆ بکە وڵا دو قسەی منەوەیە کە بەڕاستی ئەمە هەمووکو ئامۆژگاریەک بۆ لایانی پەیوەندیدار هەم بۆ حەدم نییە ئامۆژگاری کەس بکەم بەڵام نقطەیەکی زۆر مهمەیە کۆمنت یا هەرو بابەتانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان یان لە سایتەکانیشە بڵاوەکرێت یان لە ڕۆژنامەکانیشە خۆی عادەتەن بەرهەمی سێشتە پەروەردەی خێزانی ئەخلاقی خۆی کابرا ئەخلاقی ڕۆژانەی خۆی زایدەن باری دەرونی کەسەکان ئەو کەسانی کە باری دەرونیان شێواوە پەروەردەی خێزانیان زۆر باش نەبووە ئەخلاقی خۆی زۆر ئەخلاقێکی ئاکار قەزدم لە ئاکارێکی باشی نییە حتممە شتی خراپە نووسێ ئەو کەسانی کە باشن حتممە شتی باشە نووسن و بە دڵنیاییەوە ئێمە هەرجان بە ڕەشیەکەی نەبینین خەڵکێکی زۆر شتی باشە نووسێ خەڵکێکی زۆر ڕخنەی جوان ڕاستانی لە کۆتایی قسەکەی کاجیاسینە تۆرە گوزەرانی خەڵک ئاسایی بکەرەوە ڕەنگەباری دەرونیشی ئاسایی پێویستە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرکی خۆیان بەرامبەر بە کۆمەلگا هەڵسن لە عینی کاتیشە کۆمەلگاش بەرامبەر ئەو ئەرکانی کە پێی سپێراوە دەسەکانە خۆش بێ منیش لە کۆتایە پێتەڵم هیوادارم لە ئایندا بە ڕژنووسێکی تێر و تەسەلتر ئەم یاسانە پێشکەشی پەرلەمان بکەن بۆی کە ئەو بەرەڵایی بە ناوی ئازادیەوە هەیە ڕێ بخرێ دوا قسەمەمان زۆریان لەسەر دەسەڵات و کۆمەڵگە ئەوانەوت ئەڵێم ئەگەر نیەت هەیە لەم هەرێما کە میدیا ڕێکخرێت بەڕاستی ئەبێت ئێمە بە شێوازێکی گەورەتر و بە شمولیتر و بە هەموو لایەنە پەیوەندیدارەکانەوە کار بۆ ڕێخستنی هەموو بابەتەکانی میدیا بەیەکەوە بکەین نەک هەر بوارێکە ئاوا دەستی بۆ بەرین بەڕاستی ئەم فەوزایە و ئەم کێشەیە دروست ببێ من پێم وایە ئەمە ئەگەر پسپۆڕانیش بێن چاکیشیکەن ڕێکیشی خەنەوە ڕەنگە ئەگەر دەریش بچێت بە شێوازێکی ڕێک و پێک جێبەجێ نەکرێت بۆ لە بەرەوەی بۆشاییتر هەیە لە شوێنێکی ترەوە وێ ئەمە بە من لە ڕوانگە پسپۆڕێکی خۆمۆڵم ئەم قتاع و ئەم بوار و ئەم ژینگە و ئەم بوارە هەستیاری کۆمەلگە چاکەین لە بەرامبەری شاوی کە ئەم بە ڕێزانە باسییان کرد دوجارەگەین ئەوەی کە کۆمەلگەیەکی سەقامگیر کە کۆمەلگەش سەقامگیر بوو بەڕاستی تاکێکی سەقامگیر لە ڕووی دەرونی و لە ڕووی هەموو بابەتەکانەوە بێ ئەو کاتە ئارامی بۆ هەمومانەگەڕێتەوە. کاک دەروون ئەوەی کە من مامۆسا مەجید ئاماژەی بە شتێکی باشە من ڕژبین نیم لە هینەکان لە فەیسبوک ینی خۆی تۆڵێکی زۆر باشە کرشتی زۆر باشی بێگومان شتیشی باشی کردووە ینی لە فەیسبوک هەیە خەڵکی باشی من فترەی لە دوای دروستبوونی فەیسبوکۆ باشترین ینی کۆمەڵێک لە باشترین هاوڕەکانم لەوانن کە لە ڕێگەی فەیسبوکۆ بوون بە هاوڕێم ئەزانی
ینی ناکرێ ین بینیانی سپڵە بین بەرامبەر بەڵام وەگوتم شتەکانە بێ بخێنە جێگای خۆی بێگومان حکوومەت ئەوەی کە بەرپرسیارەتەکانی لەسەرشانە جێبەجێ نەکردو خەڵکیش جێبەجێ نەکردو با بەس من ئەوت پێ بڵێم ینی بێگومان تۆڕە کۆمەڵاتەکان پێویستیان بە یاسا هەیە و بە یاسای جدی و شێرگیریش ینی یاسای حەدی ینی لەو فەیسبووکەیە تاوانی وە ئەکرێ مەلا بانکخواز ئەلمانی و مولحید بەربوونەتە جانی یەکتر ئەمانە خەڵکانی حرمەتم ینی بۆ ئێوە بۆ خەڵکە لە هەموو بەرەکان خەڵکی بە ئەدەبن ئەمانە مەجموعەیە بێتەربێتن ینی کۆمەڵگەی ئێمەشیان بێتەربێت کردووە بانکخواسێ دێتە سەر تۆڕە کۆمەڵاتیەکان یەزیدی ئێزدیەکانەکا بە شەیتان ئەلمانی هەیە دێت هەرچی موسڵمانە ئیکا بە تیرۆریست و بە ئەوەی کەڵێ پەڕۆی بێنوێش باشە ینی هەمووی بەربووەتە جان یەکتر ئەمانە ئەبێت دەمکوت کرێن بەڕاستی ئەبێت تۆڕی کۆمەڵایەتی ببێ بە شوێنێک بۆ قسەکردێکی معقول بێگومان بە یاسا ینی ئەبێت بێ بە شوێنێکی معقول بۆ قسەکردنی معقولانە و ڕەخنەگرتنی بابەتیانە ینی ئازادی بێگومان ئازادی هەر یاسایەک ئازادی پێشێل بکە لای من ڕەفزەوە ئەبێ تووڕی هەڵێنە ناوینەکەەوە بەڵام پێویستە وەگوتم بۆ هەموو شتێک قسەی خۆمان هەبێ ئەو تیرۆر و ئیرهابی کە لە ناو فەیسبوک و لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانە هەیە بەشێکی خەڵکێکە دەسەڵات گوناحی دەسەڵات بە شوێنی خۆی بەڵام خەڵکی فەردیشم کە لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانە بە فعلی تیرۆرەکەنە بێ ئەمانە بێدەنگ کرێن وەکو چۆنە بێ دەسەڵاتی ناچار بێ بە ئیشەکانی خۆی کەسەکانتان خۆش هیوادارم لایانی پەیوەندیدار هیوادارم تاک بە تاچی کوردستان ئەم کاتژمێرە کە بینەری ئەم بەرنامەیە بوو بێ شتێک فێر بوو بێ لەوەی کە لە کۆتایی ئەگەر یاسایەکی توموتۆڵیش لە هەرێمی کوردستانە هەبێت بەڵام وەکو ئەو کاکاورە دڵشاد وتی سیستمێک نییە یا یاسایەک نییە یان کوالەتی کۆنتترۆلێک نییە کە کۆنتترۆلی فەیسبوکێکی نەناسراو بکات کە تەشیر بە کەسێکەکە لەبەرەوە پێویستیمان بە باگراوندێکی معریفی هەیە بۆ هێورکردنەوەی ژیانی ئێمە لە کۆتاییە بە کۆمەڵێ بە کورتی بە کۆمەڵێک چیرۆکە بڕەنگە ئێمە سیرکەین کە کۆمنتێک هیچ نییە جنێوێک کە بەم نەوترێت جنێوێک کە احترامەن بە کاجیاسین و مامۆسا و دکتۆرا ئەوترێ ڕەنگە هەر جنێوێک نییە بڕوان پێ بکە باگراوندێک لە زانیاری هەڵائە بە بەو خەڵکانی کەی خوێنێتەوە یعنی بەنمونە دەیان کەسەیە لەم کوردستانە ئەو وێنیان بۆ دروست بووە کە لە سۆشیال میدیا جنێویان پێیرێ لە کاتێکا کە ئەسڵ و فەسلی نییە لە کاتێکا کە خۆی ئەو کارکتەرە نییە بەڵام لەسەر کۆمنتێکی ناشرینی من کۆمنتێکی ناشرینتری بۆ نووسێت لەبەرەوە تکایە با بگەڕینەوە بۆ بنچینەکان ئەوەندە ئازاری یەکتری نین ئێمە خۆمان شەڕی داعشمانەیە ئێمە خۆمان ڤایرۆسی کۆرۆنامانەیە ئێمە خۆمان ئەو هەموو نەهامەتیەمان هەیە لە کوردستانە با خۆمان دووبارە نەبینەوە بە نەهامەتی بۆ یەکتری و تێبینیەکی شمەیە و ڕەخنەیەکی تونگی شمەیە بۆ ئەو سیاسیە بوو دەڵە ناشرینانی کە بەڕاستی فەیسبوک و کۆمەڵێ پەیجیان بەپارە کردوتە ناوەندێک لە هەموو حیزبەکان ناوەندێک بۆ سوک و سەلیمکردنی یەکتری بۆ سوک و سەلیمکردنی فانەکانی یەکتری بۆ ئەو مەهزەلەی کە کاجیاسین باسیەکە سەیرەکەی یعنی بەڕاستی دۆخێک دروست بووە بە سپۆنسەری کۆمەڵێک سیاسی نابەرپرسی ناشرین کە فەیسبوک بووە بە یەک پارچە لە شەڕەجنیە و بووە بەو دەرگای مزگەوتانی کە وەختی خۆی ئێمە خۆمان بەرنامەمان لەسەر کرد ینی ئەوەی ئاسان بێت جنێوانە بە یەکتری تەشیرکردنە بە یەکتری بڕوان پێ بکەن هەر تەشیرێکە بار کەسێکەکرێ یعنی هەر کۆمنتێک نییە لە ئایندەی ژیانی کۆمەڵایەتیا جێمێنێت دەیان و سەدان نمونەم هەیە کە پەیوەندیان پێوە کردوم لە خەڵکی ناسرا و نەناسرا و کە کۆمنتێک وەکو مامۆستا باسی کرد کاریگەری لەسەر ژیانی خێزانیان نەبووە کاریگەری لەسەر ژیانی پێکەوەبوونیان نەبووە کاریگەری لەسەر ئەوە بووە کە ناتوانێت کوتاچیش تەندروست و ئاسایی مامەڵە بکات هیوادارم شتێکمان کردبێ هیوادارم وەکو کۆمەڵکەیەکی ڕۆشنبیر بەر لە سیاسەکان بە خۆمان نابچینەوە بۆی کە تۆزێک ژیانێکی جێگیر ممارەسە بکەین سەرباری ئەو هەموو دۆخە خراپەی کە لە کوردستانە کاتێک